دەبێ پیرۆز تەسەووڕ کە هەر مارەک حەلای بکەوتنایە خۆشی لە خۆی نابێت. السلام عليكم. وعليكم السلام. بخير يا بابا. وقت يا رجال. بخير يكون كوتس. لازم كم ده سلامتي. دبعت سمعنا كله بينهم. دانش خو أزيد مدى. بخوات سن بيناقري سر ودرم توانية. كرم دري لبازار نان خواردي. نا بخوي بابا لا تجي أنا من خواردي. كرم سبب لو سر درجيلا. دبري كرم كوتر لو بيمناري تسبوها. ردات بيبرم. خاصة شو ما ماري مام. شو ما دوت سناري إيش نهاتوا. نهاتوا. لبز نهاتوا. بيمناري. بريمتي. بوتي هلاكم بيتاقتم دوسي روجش أغير دبن. كرم كوتر أدي جاني دارش تيجود. بريمتي بوتي تهر دي بو خدمتي داكو باب تفيدك باب دوسي روجان لك نبي بخدمتي مكة. إيه باشا كرم. أتوتسن نجو تقصل لك نكد. بري والله بابا. سناب لقر دا قسان کرد بویکو وچی تشام پینما گوتیان والله برک دز لماری ورده دینو دیکو راتی دا گورنو نعظام چه دکین أتو بيمري مامد لماري بو؟ نا والله بابا شو بسال برادر شبدا تاز عمليات كراو كرم بخوا أقل بعمل لي بان رازي ندبو. جمد كرم بأسي صار وجج ليون دربي لهماري ماني خوتا خو بيقانا نينا إيش أنا قد سورة بالي من بابا من جنادم أوشتانا والله يقر بخوشي بجدو ما نجيش لي بهرمان عمليا بس دسم شي قورتي اللي دوبي إن شاء الله كرم يزرونا لا ما دام شيء أتوتنا لقيتنا خوش ده لقيت تبانا أو زور أساسا هزم يقرأ قولكم. بقصي بابي خودك هي من بالسر خوبا هيد إيشك نخوات جينك. داستا برده مساعد بشو دي برونان خدي هستا بيرد برونان معزك دي داستا خيرا دي يا ربي خدايا يا ربي خدايا لمشاكل لا يدون ما بقيته عبد ولا عبد ولا أتبين بري شكان كودروا زور باشا حفلكان هندني ما توابي باشا لبس أشكبتك هيستان ندي توا با جوزك ما عندي توا أيش بريناوي رجوبو تيناقم أما هر جوزك دبينينه ولا زياته بريناوي زيربي بريناوي رجوا با كاك رستم هندك هيسكو تاسلو خش ما عندي توا باشا هيتي لقى نبو زير شير خنزار نا والله بس بارس أصلش جنگاي لقلبو كاد يشتكان تانتليك هموم ناو باولش لنا عبد بوكري كاران بري لسر خو باتو قاز مكان بوشينن نوكو جوزك شتشي بشينن خمن نبي شيروان لقل له هندي زور زيركا شيرو باشا بمبري شيرو وزعيكوا باشا إيشك باشي لك جيب ده من عبد فايزي بك سلامي لك دي ديقو بتزدي خمي تمثالك ويتكم لو بخوا حزناكم لاسمان درسي زور تاكا أجر إذن دي هر أورد تمقصي لك بي بري روستم سلامي لذكر دي بري ديقو بزانا عندك لسعركي دانا بزيني زور تاكا بلان كابلاشي زور كلا رقا أدي بخوناتي تشينكني هر يك دينار ندات أخواري بي بري أمانة بين كسا وشتي ناكري چونك أمولشي دولتك دعاء لدس هر يكا چي بجيري وضع خراب دبي باشا أجر هالرازي نبو لش 150,000 زياتري مدي رازي رازي نبو وازي لدينم لا وازي لمينا تيناقم تلفونك لو شرطي بكا بري كابراش دناسم ماري آثاري دزيا باشا أمن تجنابم قراءة لو توجد بهي دماغسس بمواطنة صالحش ناو دردكن لو أنا مكافأش بكن مقابلش دقا بكن لتلفزيوني كرة والله هل نمقلن قيرسي لمقابلة مكافأة آها إستاكا دزاين ستكي يكسر لو ماري كابلاي لا پێشەنجین لۆم بڕۆ دوو چۆخا جعفەری پێی برێ ئیشێکی زەڕوریم پێیە زۆر چاکە بەسەر چاو بەس لەگەر وەستا قادری بڕۆ هەر لە گەیشت بڕۆ شاری زۆر چاکە بەس دەزانێت چێ دادەبەزیان هەروەکو جاران لە پێش دڵکەی دایرەی ئافساری زۆر چاکە بڕۆ
تۆ شوشتانە دەرەبینەوە بابن دەی دەی کوڕم دەی دەفەرمو يا الله السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. كل حاجة عثمان. بابتي. دفرني كيف رفضني. بابتي نبي ده. والله الحمد لله دفرني. يا أخو بخير بسر سلام حاجة عثمان والله غريبين ذكرني. وسلامتك وسلامتك. إيه كونا باقي والله باشا. إيه وسلامتك من دار كونا. والله الحمد لله أولا قال لي دروي. دزاني. كرم بخا. هالقول شيلة ساق وعوش بينا كرم لو مامد. دزاني وسلامتك أمن جورج شرمزاري توما. أبيش أوي دزاني زوزر مشغول ما ماوي. فهمنا كسرك اللي بدأ. بينا كرم بينا دان لو مامد. خير ما معك مدرج باو. أو ما مادي ودري ما مادي أتو كوا قصانا ذكي حازر حزمان دوز من الشرمزار بي أما وشي براي يشين كاشي من أما تازق قبل يقدي دناسين أما ناقام ليا بإيشو كاري خدري براد مشغولي خوا موفقتك أوش برات دي بس زانيتي حاج عثمان خوا عالمة وشي بيستم برازاكت آزادي كوري خدري نمردي وما زندية أو عندهم كيفيات وبزاني مردي خوم زندي بيتوا خوام فقط كواسطة مزيد. باش فرقي أزاد وبختاري هي هدوكر يقنينا. والله أي حاجة عثمان مولودك تاخين ومولودك بمناسبة أزادي عالمة أو عندهم استفادة لنصحته ووزعه كيما لا أنه يكثر استفادة لإذنك ده عليكم السلام بخير بي بخير بي سلام ولا كل مزان صار تدخلوا ما مزبينه ولا شي صادق والله هيك قال مولودك خوز وري والله خوا سلامتك وسطا مزيد. دزاني أمن لو تسكر هاتيما لو تكليف يجي زوق تسكر هاتيما سر اللي بدأ. وهي بس هردو سام حاضر عثمان وسطا مزيد. إيه أمن بيش ما هو لقى داشي كوساي هر باسي تو ما عندك. دمان زيافتك اللي دروز بكين. أو ها بس سبكة مسألة خدرو آزادي كاتيجوري موضوع كتأزيره. والله الساج لبوي هاتم السبين ورانا دبي دعوة بلا كم براي خود. كورا برام بيز بو تكليفيناك أوي داش خون هرين شو قول على قورني وسطا مزيد. بخداي هردي. أمر قد ساكيتو درناتن. دزاني أمر سمك الخدي برام له 1000 ديناري. لو عربانة شبكرن ني دامي. هات مكنتو هاتو 1000 دينار دامي هرباش النكز. أو زمنو ساكي كل بيردك وسطا مزيد. تخوا حاجة عثمان أكل تزالش كأول عقصانك كل برش من توياك أخوا عبدتك فرق ما نسيه الحمد لله الأخوة بزياد بي أتوش وسعت قرايو إيه بخدري بلاشت هات الصري وقورا لو كوتريج الحمد لله والجند هنا هالشكر خواي ديوي الحمد لله أخويا زوزر شكر. الحمد لله زوزر شكر الحمد لله. أي وسطا مزيد. بلي بيم ناري أتو وزعت كويستا. والله حاجة عثمان بريم كوما بيا وهتاجني نمري بيرنابي سكين أو نمر قونشين تشي النيح وسطا مزيد. خواي قورا بخوي إنساني بسر ذكاته. آمنت بالله دعاش دنيا كاروها دبي يقلو يشي بتزيبيريتن برام. نرواية والله حاج عثمان هند زار دريم خوزقام بيش خزاري بمرد باما أو من دارانا ما هو بيتي من نديد باع إيه باشا وسطا مزيد. إيه تيم ناقلتون كبتماي تشي. والله حاج عثمان سلم لي شوية بخوش منازم تسبريم وتسبكم وتقرارش بدم دزاني سبكا. إيه باختيار كل زاحيرة. عليكم السلام بخير بي باختيار. بخير بي حازم بخيراتي. باختيار كل زاحيرة. إيه خرطو. وقت جني هنادي جنا شلو بينا باش كم خدمتنا كبرا. دنيا كاروها. والله حاج عثمان فكر ملا عندي كرديته وبران برانسي. بران كل ده أتو موضوع قطعت كتواي بس موضوع ذكين أتو بهم بلي إيه. خدري بلاد إيه سزوقي كوا وضعي كوا والله وسام خدي برام الحمد لله زوزر باشا. لو انت خبري آزادي كوري هاتي هاو كديت الشركة لقال ما إيش هذا كاتب. والله الحمد لله هالشكراني دبي رزاين خوا رحمة بهاشي بخدري بلاد كرت أري والله رزاين سي حاجة عثمان أمان عندك زعب فكل خياري عندي إذا كم ديرم أو خاني بفلوس هو براس وسام زين. أري كلها تكودر في أوساخ خانة بفروشي. أيوة. عمري خوي لسا أوساخ خانة ولا برام. هيك هاكا اختيار بوي منطقة قتل معايا وشي بيشان نيمة
پێم ناسوڕە چاخانە خاک دەرێن دوکانۆکە چلۆمداران بگرم لە ناو بازاری ڕوو خۆیان فێرە تێکەوت کۆ معاملە ببن چاویان بکرێتەوە با عمریا هەموو لەو چاخانەی نەڕزی خوا عەفوت کرد باشە وەستا مەزید زەمانەت چییە تو دوکانی دادنێ دوای کات دوکان دوای دوکانی دادێن سر ناو دادنێ دەزانی هەموو دوکانە سەر قفلانەی دەوێتن دوای کائیش کوڕە هەمووی زەرەرە حافظ بەخێر بدا هەڵگوردی بەخێر سەرچاوم ئەدی برام والله الحەقی حاج عوسمان ئەمە لەو چاخانەی خێرم دیتیە ئەمن چەند ساڵە نانی ئەو چاخانەیە دەخۆم بەخۆ بەمار و منداری بەلان هەندێک جێچەند موسیبەتم بەسەر هاتیە هەرچەند پێ لە چاخانەی دادەنێم و بەبیرم دێتەوە هەناوم پڕخین دەبی دەزانی وەستا مەزید ئەوێ خدری برام بزانێت تۆ چایخانەی دەفرۆشی یەک گوشە پارە دەداتێ بەس وەڵڵاهی پێشی نارێم چکە لەوەی پێی نارم چکە پێم ناخۆشە تۆ ئەو چایخانەی دەفرۆشی ئێلۆ حاج عوسمان دەزانی لۆ دیسان پێت دەرێمەوە وەستا مەزید ئەو چایخانەی مەفرۆشە لەبەرەوەی لەگەڵ خین و گۆشت تێکرد بووە دوای ڕزقی مار و مدار لەسەر ئەو چایخانەیە ئێبرام کو دەبی پیا و پێلەقەنە نان و بەختی خۆی بدا برام والله حاج عوسمان خۆ ئەوەن دەشوەیە بەرهان ئەمن شتەکەم لە مێشتیە بەس زارێ نامەوێ پێت برێن هێشتەکە چێ لە مێشکە دە پێم برێ بزانم چییە زارێ حاج عوسمان ئەو مەوزوعا جوایە باسی دەکەین و پرس و ڕای برای خۆم دەکەم وەستا مەزید ئەمن دەڕۆم بەس بنە دەبی هەربێ کوڕە خوا عەفوکە زێتەی ناوێت شتیوانیە بەس وەستا مەزید قوربانم دەم ئەتوێ بێ بنەوانی ئەرێ وەڵڵە چ بکە سبەینێ لەگە خۆت نییە شمەکی خۆت و ئی بەخێ پیسەکان نییە لەگە خۆت بینە بەشکەم پیرۆز بە خەسارە لۆتان دەشوێت چاوەکەم خوا پیرۆز لۆ بهێنیت خوا گەلەکەت ئاگادێبی وەڵڵاهی بەویەوە مای دەزانم دەی خوا حافیز سەر چاوم بێ حاج عوسمان بەخێر چی شو خا زعفر كل ريكتين هلا وهايا يزغم النبي لا يمنو تأمين بل بس تابلي كان كبا خمت نبي اما لتوبه بلترين چونکە چەند زووتر تەواوکەین زیاتر قازانج دەکەین و کەمتریش تووشی دۆخی دەبێت ئەدیستان کردو لەبوو مەسەلەی تیمسالەکەی ئەوە عەبدم نادێ بچی لەگە کابرا ڕێکەوی ڕۆستە لەمە دووە کەم نێرەتوو چونکە خەرچی گوندی شکمان لێ دەکەن لەمە بن و لەنگۆ ئاها باشە لۆ هیچ بووە نە چ نەبووە بەڵام ئەگەر وابی شکمان لێ دەکەن ئەتوو کێخای گوندی و دەمڕاستی گوندیشی دوای لە حکوومەتیشە تو پیاوەکی قانونی کەس ناتوانێت قسەی بکە ڕاست بەڵام خەرچی گوندی ئەمن لەگەم گۆ بینن دەرێن دیارە چێخوا دەگەت جەماعەتی ئاسایشتە چی هەیە پێیان برێ ئەوانە جەماعەتی ئاسارینە و ئەمیش گەورە گوندیمە و ئەمن ئەوانم هینای تێران لۆی لە ئاساری بگەڕێن ڕاستە ڕۆستم ئەمن چێخوا گوندەمە بەڵام ئەو گوندە بەتەنێ ئێمن نییە ئی خەرچی گوندیە خەرچی گوندیش ئارەقە و خین ڕژاندیە ئەوە مشکلی من نییە ئەو ڕۆەتوو کێخای و دەسەڵاتت هەیە ئەوی پێی خواردانە پشتی بشێنە بچمە شاریش لەگە فەزیبەگ و ئایدنی قسان دەکەم بزام ئەوان ڕەئیان چیە ڕۆستم هیوا ئەواتم ئەوەیە هەچەند ئاساری ئەو گوندی هەمووی دەربینی چونکە ئەمن ئەوڕە چێخوا وەزعەکەم لە خوڵقایە چێ دەرەسبێنن دنیا بە نوع چکە ناگۆڕەیە لە چێخوای دێمە خوارێ ئەمن بەبێن هیچ شتم پێ ناکەی
چەند پەلێکە نیشکە ئەوە باشە چێ خاجەفر ئەماش باش دەزانین وەخت لە بەرژەوەندی مەدانیە بەران ئەوەی مهمە ئەوەیە هەتوو زۆر بە تەبیعی تەعامل لەگەڵ خەرچی گوندی بکەیت شتەکی نەکەی ئەوان هەست بکەن کە وا شتەکەیە لە گۆڕی دوایە هەرێکێک زانیت قسەی کرد ئەو لا ئەولای کرد بەس ناوەکەی لەو مەبینە ئەمە دەزانیت چی لێ دەکەیت ڕاستم دەبی قازانجی باش بکەین چێ خاجەفر ئەتوو ناتێنە پارەی غەرقبی با تەواو وە دەکەم ئەولادی ئەولادت ئەو پارەی بخوا دەستم لەو قازانجەی گیر بی یەک زاری واز لەو گوندەی دێنم دەچم لە شای دادنیشم بخۆم چاک دەکەی ئەوێ تەمینترە و کەسیش ناتناسی ئەدی کرێکارەکانەکە ئیشەکە چۆنن کرێکارەکان هیچ عیبیان نییە هیچ کێشە و دۆخەمان و دروست ناکەن بەبێ دەنجی شەکەی خۆیان دەکەن ڕۆستم ئەم پێم باشە ڕۆژانە ئەو کرێکارانە با زیادکەین کوێ خاجەفەر زیاد دەکەین بەس دەترسێم ئەو زیادکردین بە شتێکلێک بدەنەوە ئەمن خەرچی ئەو گوندەی دەناسم لەکوێ زینگەی پارێ بێ بۆ شیماری دەخشێن شێرە برێوە ڕۆژە چێوە چوون چێوە چوبی وەستا قادر ئەزام دەزانی چوبێکن کەریمی لە سزنێ دەو خۆشەوە کوت زانی وەستا قادر وە تێدەگا من زۆر کەیفم بە کەریمی دێدەی لەکنە من باز دەکەی مچینەوە شتێبگەی شەشی باشت کردیە وەڵی شێرۆ ئەتو کەیفت بە کەریم دەیان نێ ئەمن ئیشەی ساکم کردێت چمەکن کەریمی باشەکەش دۆ تو لە بابت دەگەڕێتەوە وەستا قادر پێدەچی بە خەبەرێک دەنگ و باسەکی کەتبی لۆی هاتی ئەو قسانە بکەی ئەرێ وەڵا شێرۆ دەباس بکە بزانم چییە شێرۆ پێشەوەی بچمە سزن سەر لە کەریمی دام هەموو گوتم کەریم گۆڕایە بەس بڕوا بکە کەریم لە جاران خراترە کەربستە بەغدایە دەبتە هێستر برام ناوەڵە نابیتێ باشە عنی کەریم بەربی هەر شەڕ و خراپەی دەکاوەکی جاران بڕوا بکە شێرۆ ئێستاش پێی لە کۆت و سنجیری بکەنەوە ئەو گوندەی تێک دەدا وەڵی وەستا قادر خوا هەتا چیای نەبینی بەفری تێناکە کەریم شایانی ئەوەی بوو ئەو های لێبێ لەوەتی بەبیر دێ ئەو زەلامە لە غەیری خراپەی هیچی دی کردیە پورە ناوەڵە چی کردی هیچی نەکردی ئەرێ وەستا قادر بەڕاست کەریم وەزعی کوو بوو وەڵا برێم کوو بووە لە سزنێکە تێ و پیر نەبووە وەڵا ئەوانەی بڕەکسپی بووە و لۆژی کە تەز دەموچایی باشە چی دەگو کورە چی دەگۆ وەڵا دەی کوشت و نەی دەشاردەوە دەگۆ بێمە دەرێ لە سزن خلاصیان دەکەم دوو دییان لە عاری دەدەم هەتوو بەڕاستە وەستا قادر کورە وەڵا بەڕاستمە برێتی دەگۆ ئەو زەلامە یەک زەڕە پیاوەتی لە قەلبی دانیا لێڕا چیمە سزن چی بکەن کەریمە فەندی بە من دەرەوە هاتی لە سزنا من بینی و کەیفت پێ بێ پێ منە گوتی مەچوو باشە لێ دەچووی شێرەوەم پەشەمان نیمە لە چوونەکەم چکامە لێ خوای چوومە وە تێش گەیشتم کەریم چی لە مێشیدایە وەڵی وەستا قادر بەجێ من دەکەی مێشت خۆت بەو شتانە مەشغول ناکەی شێرەوە مێشت خۆم بە کەریم مەشغول نەکردیە بەزەم لە شتێکی دەترسێم لە چ دەترسی وەستا قادر من لە مندارەکانی دەترسێم لۆ هیچ لە مندارەکان دیتیە شتە چوام لێ نەدیتینە بەرانەوانە هەفتانە سەر لە باگیان دەدەن دەترسێم مخسانەیان لێ بکە و تاسیریان لێ بکە ئەتوو برێ مندارەکان هەمان غەرەتی بابیان دووبارە بکەنەوە وەڵی وەلیان ناوەلیان فەقیرە بەس ڕەجەبیان سەرشێتەوە بە بابی دەچی وەستا قادر ئەمن و بابم هەتا پێمان بکری خۆیان لێ دەپارێزین ئەو پڕی مەحاولەی دەکەین ئاژاوەکی دروست نەبیتەوە شێرە و ئیشەش چاک دەکەن ئەو باوەی کەریم و سەبا لە گوندی نمایە بڕوا بکە گوندەکە خۆش بووە سەبا وەستا قادر و ئەو سەباحە لە کەلەیم نیدایە ئەتوو وەرە کەریم بتکوژی و هیچ ئاسارەکە دیار نەبی دە لەو خۆڕێ گەڕێ داخۆی ئێستا لە چند کەندەشی سە خواردیتی وەڵڵاهی سەگ خۆی لەبەر پیاوی پیسیش لا دەدا باشە شێرە دەبی ڕۆژێکدا بێ ئەو خەرکەیەک دڵخۆش بێ مڕواناکەم وەهازوو ئەو وەختە بێ دەزانی لۆ باشە لۆ چونکە ئەوڕۆ ئەو عالەمە هەر کەس خەریکی ورگ و جیرفانی خۆیتی کاکە برا ئاگای لە برای نەمایە وەڵی برام ئەو خەرکە هەتا پیاوی پیس و خراپ نەبینی ڕێزی پیاوی باش ناگری ڕاست دەکەی وەستا قادر بەس ئەتوو برێ ڕۆژەکدا بێ
ڕەجەب و وەلی باش ببن و نەچنەوە سەڕی بابیان. ئەلو کۆچەر کوی با داکەما من نایە بڕەکەمیش پێێتە دە باشنێ خواحافظ فەرموو داش فەرمووە بخێرات خۆش بیا خۆماوە خۆی بەزاش کەم لە بەتەمای شکار کو دەڕوا والله مامە لە خۆی بەزیاد ژت باشە کۆچەر کوڕم بەرێ حاجی بابت مەقسەدما بەرێ چاوک لێبی پیر بووە هیلال دەبی مانی دەبی زۆر ئیشێ دەکات حەزم لێیە ئەو ئیشێ ئەو دەیکا نەهێری هەندە ئیشێ بکە یان بە خۆت بیکە یان بە مۆزەفەکان بیکە تەوزیان کە بەخوای مامە چەند جارم پێ گوتیە دەرێن بابە ئەتوو هیلال بووی ئەتوو ماندی دەبڕێت ئاگەر لە خۆبی هەر دەرێن نا لۆ سحەتم ئەوها خۆشترە کوڕم ڕاز دەکا دائیمان هەموو دەمێ بە ئیش بووە زا حەزم لێ بڕێک چاو لێ بێستاونی چی جارە نەمایە بڕێک ئیسراحەتی بێ ناوناوە کۆچەر کوڕم مۆزوعکێ دەمێت لەگەڵ بکەمەوە مۆزوعی چ مامە نازانم باش نایە بەرچاوم ئەتوو چ مشکلت هەیە لە چناری ئەمە ناوە هیچ مشکلەمان نییە هیچ شتێکتان ما بینی نیە باشە دیەوە کۆ دوسێ ڕۆژە چنار لە کنەمەیە نای سەری لێدەی بیپرسی بیبەیەوە واللهی مام برێم چێ وڵی ئەنتیکەم پێدێ نازانم یانی دەبی شتێکتان ما بینی هەبێ گەرنا معقولە واللهی مام شتەکە ئەوای هات بڕێک گلەیم لە ئەوەی هەیە لە چناری گلەیت لێ هەیە کوڕم باشە ئەدی من مامت نیمە بابی چناری نیمە ئێرۆ لەکنە من باس ناکەی بابی خۆم خرمەمە مشکلەکە ئیوەی نی ئەمە گەورەکەین هەر شتێکی بەسیتە پێویست ناکە لا حول ولا قوة إلا بالله باشە ئەو مشکلە بابت دەزانی ئەگەی لێ بەرێ ئەدی کۆمە من نەگۆتێت تا ئێستا ئێ باشە تو دەزانی بابت دەزانی تا ئێستا قسە تا لەکنە من نەکردێ خرمەمە شتەکە زۆر بەسیتە ئیوەی نی ئەمە بڕۆ کوڕم بڕۆ بابتم لە باس ئاخر ناهەیە مامە شتەکە بەسیتە بابا بڕۆ حاجی عوسمان لۆ بانگە تا ئێرە بێ بە ئیشم پێ بڕۆ لا حول ولا قوة إلا بالله ولا كوتر دزاني حاجة عثمان دزاني مشكلة هي بين سنار كوتري مش نزانم الله يقد ناس تمشك آخر بخيرات حاجة فرم دانش دانش كورم كوتر كوي برام الله تمام خذ خذ حاجي برسيارك من زحمة النبي فرمو أتو بيني كوتر سناري أقل ليه والله خذ أي غاسبي أقام ليه والله حاجی زۆرم سەرێ سوورمایە نازانم ئەتوو بە مۆزوعی دەزانی تا ئێستا لەکن باس نەکردیا خدێ دەزانێت چییە حەزم نەکرد پێ برێم گوتم نەکو خدە بستەوە مارێ لەگەر ژیان و سناری قراخری بکاتن و مشکلەکە گەورە بێت چاوەکە برای گەورم ئەمە برای یەکین هەر شتێک ڕوو بدە هەر شتێک بقەومێ دەبی لە دێری دانشین تەمەشای وەزعەکەی بکەین مشکلەکە چییە لە چێ سەری هەردایە و هەر دەکرێت خوافت کرد مامە ئەوەی ڕاستی بی ئەمە هات مماری چوومە دوو چناری وەڵا دوایە مامۆژنم گوتی ئەمە ئیشمان پێ با لێکوانە بی و دوسێ ڕۆژی دی و پاشان دوسێ ڕۆژان پێچوو یەک دوو تەلەفۆنم کرد هەر بەقسان ئەمنیان بەڕێ کرد کوێ دەنا من لەگەڵ چناری قسەم کرد و گوتی وەڵا بابە کۆچەر بەمی گوتی بڕۆ ماری با گوتی خبری ئازادی هاتیە بەرکو لەگە داچوێ بڕ یارمەتی بدا و مارە دەربین و مارە خانکردن و مار بەمێوانە و برام ڕاستە کۆسەر ئیزنی دا ئەمن و پیرۆزی زۆرمان پێ خۆشە بەڕان سێسا ڕۆژی کەتە نابینی هەر نەهاتەوە دوای پیرۆز بەمی گۆ عادە عوسمان بەشکە بە خەبی درێ خدر ڕەوانی بکاتەوە ئەم نیش عەزم نەکرد بەڕاستی پێ دەمگوت نەکوشەکە گەورەتر بێت وەڵڵاهی حاجی غەدەت کردیە حاجی ئێستا چنار مێردی کردیە مێردی خۆی هەیە ماری خۆی هەیە دەبی لە ماری خۆی ئیسراحەتکە وەڵڵاهی بمزانی با یەک دەقە لە ماری خۆم نەدێشت ئیشێکی زۆر خراپ کردی کاکە ئەم دەزانم ئیشەکەی هیچ چناری نییە چی حاجی ئەمە دەزانم ئیشەکەی هیچێ چاوەکەم هەستا کوڕم کۆسەر هەستا هەستا بڕۆ ئەدوی کە میێوانەکان ئەو کامیش دێمەوە دەی دەی بابی من دەی کورە برام ژیان تێختی خەی دەکا ئەدی چەند زاری چنار دێتەوە کنەگۆنیە دێتەوە مارنی هەتا دوو هەفتەی قسەما لەگە ناکە هەر نایرم خۆی تێ بگەینێت چاوەکەم برێ ئەو ژیانە و هەندەرسی لەدا فێری دەکات کورە ئەری وڵڵا ژیانە زمانی بەچاکە ناگەڕێت چاوەکەم حاجی برای من ئەمن وەختە مێشکم بتەقی ئەمن سەرم سوڕمایە بەرز ئەو ژنەی وەڵڵا ئەمن ئەو چەند سارە ئەو خیناوی دەخۆمەوە ئەخەم چی لێ بکەم حیام دەچی کوڕم جاحێرە چیژم بە مێردا چی لێ بکەم نازانم چی لێ بکەم وەڵڵاهی دەزانێ برام ژیان لەوە دەکەم
بەرێ حازی باش دەزانم ئەتوو بە بیری دێ ئەمە هەردوو عەمەلە بووی لەکن بابیوی دەست مرد فەقیر هەژار ئێستا خاتوون فەلسەفەیەوە مەسەلەدا ڕۆژێ دوسێزا بە چاوم داداتەوە دەزانی لۆ کورد گۆتەنی سواری خەرچی پیادەیە خدر ڕاست دەکەی حازی ڕاست دەکەی برام ئەمیش غەڵەتێکم هەیە دەبا ئەمیش بەقەدەر بەڕی خۆم پێی خۆم ڕاکێشم بەڵام بەلاشیان نەگۆتیە هەرچی تەمەشای برند کا و پێشخۆی نەبینی بەردەبتەوە لموزی بەعال دەکەوی دەشت برای من ئەتوو لە دوو چوار مەچووە مهم ئەوەیە بینی چنار و کۆسەری تێک نەچی ئێ دوای سەبیلۆکەشیان هەیە جا هێرێن هێرانەشیان پێکەوە نا تێکشی چاوەکە نا ئینشاءڵڵا حازی لێ ناگەڕێت نەهێلانیان تێک بچی نێز ئینشاءڵڵا پاڵپشتیان دەبین ئەلمهم ئەوەیە ئەمن و تو دەست ناودەست یەکمین و نەکەین نە بە قسەی ژیانی نە بە قسەی ئەولا ئەوانە هەر بخەرێتێن و مارەکانێت تێک بچی خەڵک دەبی ئینشاءڵڵا حازی زەحمەت نەبی پرسیارێکم عاز نابی فەرموو بێ پیرۆزی براژنم دەبی لێدە چناری بینیان کۆ بڕواتە بێ خدر پیرۆز ڕۆحی لەو جێیە کە نیە چنار پێ لەدەنێ دوای هەموو ئاواتی ئەوەیە چنار و کۆسەر بە خۆشی بژین والله ئەو زیاتر لە منیان خۆشە دەوێت حاجی ئەمێن زۆر دەترسیم لە چێ دەترسیم سبەینی ئازاد بێتەوە و لە گەداچی ببنێ یەک سەد مشکلم لۆ دروستکەن هەسەرم لێ دەرنەچی دەبی وابێ واللهی ئەمێن تەوەقوع دەکەم چونکە ئازاد لە باوشی داچی گەورە بوو هەر ئەویش ئەو های فێر کردە تا لە مێر فڕات دەبی ئازاد شتێکی وا بکە نەبە بڕوا ناکەم کورە ئازاد لە ئەوروپای گەورە بووە لەوێ دنیای دیتە فێرە عیلم و معرفەت بووە نە قەت بڕوا ناکەم شتی وا بکە لۆ هەتووە دەزانی هەرچی چوە ئەوروپای فێرە عیلم و سەقافەت و معرفەت دەبی سەد خۆزگا و ئاکۆیە دیربایە برادری ئازادی و چی هاتێرە چی دەژێڕاوە ئازاد چ دەکا چی دەگو خدر واللهی شەرمێ دەکەم حاجی بژێڕ دەبێ بە قورئان شەرمەزار دەبم پەرژینبی لە ڕووی جەنابەت ئەو ئازادەی من لێرە ئەو هابوو لەوێش ڕۆژێک مەخسەرەی دەشوە ڕۆژێک سیارەی دەشوە ڕۆژێک زادەی دەشوە ئەوەشی بەبەر ناکەوی کورە ئازاد کوڕم لێرەدا شەقل لە پارەی دەدا بەقەی خۆ داهات و دەچووی ئەو شێکەمانە چێ دەکەی لەوێ کوڕم خەفەت لەوەیە حاجی دەبی لەکەن خزم و برادەرانیش درۆی لۆ بکەن لۆی داپۆشن برێ مۆڵا لە شەریکەی سیارەی مازەی دروست دەکەن لەوێ ئیش دەکەن برا مادەمەچی ئازاد مایە و سەلامەتە ئەو هەموو دیارە بۆ مەدەین چاوەکە على كل با ئەمە مەوزوعی خۆمان لەبیر نەکەین مشکلەی چنار و کۆچەری بە تەواوی سافکەینەوە بەس برا ئەم یەکە زامەتو هەیە ڕزا دەبرێ بزانم چییە ئەویش ئەوەیە نامێ لەگە ژیانی بە هیچ شێوەیەک نییە هەر بچی والله باللهیکەما تووڕەبیت نییە دوایە گەڕکرێ دەکەت بێدە سەیرانێ خەمت نەبی حاجی خەمت نەبی برام ئەوە ژیانە و ئەمن شارەزای تەبیعاتی بوویمە ئەمن دەزانم کە وەرسکەوتی لەگە دەکەم ئینشاءڵڵا ئەوەی لۆ براگستی خۆ لێگەڵ والله خدێر کوی فکر لێ دەکەم ئەمە با خەتۆچی باوێ خەتۆی چی دەبرێ بزانم حاجی چت لە خەیاڵە والله لە بۆ کۆچەر و چناری مارە لۆزدا بکەرەوە خانەی چەلۆ بکرێ بگرین والله ناسانم باشە خانی لۆ چییە یعنی ئەوانە بڕۆن ئەرە تو بەزێ دێن ئەتوو پیرێژنی فەقیر ئەتوو لە سمێتای وارێ لە ئیشی ئێ پیرۆزی فەقیریش بەتەنی لە مارێ آخر ئەو بێدە سەڵاتە والله مەشی شر دێ خۆ دەرنا برا هەموو قسەکان ڕاستە بەس والله وبالله هەتا ئەو باە لەو کونەی بێتن ژیان واز لە کۆسەر و چناری نایێتن بینی خۆمە بینەکان کە نییە چنار لە موزی خۆی برن کردو لە کۆسەری دەگۆماری خۆم نێتەوێت والله نازانم سەر سومە ئی باشە ماری بوو پێ شەش غرفە الحەمدلله مارەشی زۆر لە هیچیان کەم نییە ئی باشە خانی بەتەنیان لۆ چییە والله برا هەتا ئەو شەی نەکە لەمە ئیسراح لە خۆمان ناکەین ناوەڵڵ ئەوە ئەرێ دەزانین چی حاجی من بچمەوە مارێ بزانم لە مارێ بەچ دەنگ و باسە پاشنجی خەبەرەکە دەدەبی ئینشاڵڵا دەباشە دێمەکەم دەستمەوە پارەی حازر دەکەم لۆ دەکە و پەنجەرەکەی هەتا وەسی وەستا عەبدوڕەزاق خاتەوە تا پارەکەی بدەمێت دەباشە زەحمەت نەبێت دەچوویە و دیوی کۆچەریشم لە بنێ بڕا ئەرێ وەڵام منیش دەبێت بڕۆی وعدم بە وەستا مەجیددا داواتی بکەم وەستا مەجید وەستا مەجید ئەخباری چییە سەحەتی کووە والله وەستا مەجید لەوە تیشنەکەی مردێ زۆر لە کورتیدایە برام فەقیر حەقیتی برام حەقیتی ناحەق نییە زانی پیاوەگەشتنی بمری لە وەختەی کووکەچی دەبڕێت تخوا زۆر سەلامی لێ ئینشاءڵڵا ئەحواڵی پرسە ئینشاءڵڵا باشە لەبیر نەکە دەبێت دوعا سەرچاو عزیز بەخێرسی کوڕم چاویان لە پیسیە
کو دەزانی بابە کوڕم ئەوڕۆ لە مزگەفتێ داهاتمەوە لە ڕێیە تووشی ڕەجەبی بووم ڕەجەبی کوڕی کەریمی بەرێ خۆی لێم لادا ئەوەلی و دوای هەر لە پێشم ڕاوەستا و گوتی حاجی مستەفا بابم سەلامت لێ دەکا دیارە ڕەجەبیش چوویتەوە سڕەی بابی کوڕم شێرۆ جا لەسەر پنجی خۆی شین دەبی ئەو دیوارەی کەریم ڕوخاندیتی ڕەجەب دەیەوێ بناغەکەشی دەربینی وەڵڵاهی بابە ئەو بەزمە خۆشە ئەمە لە مشکلەی کەریمی ڕزگارمان نەبوو ئەوجە نۆبەتی ڕەجەبی کوڕیتی نا کوڕم نا پێویستە ئەمە هێمن بین ئاژاوە نەخولقێنین لە ناو گوندی باش بین لەگەر خەرک چونکە خوا نەعلەتی لە خراپە کردیە بابە ئەمە گوناحمان چییە لە ماری خۆمان دانیشتینە و خەریکی کاسبینە بەس چ بکەین شەڕ بەردەرکەمان دەکرێت نا کوڕم ئەو پیاوەیە لە تەنگاوی خۆی ڕابگری بە زۆرنای ناحەزانیش هەر نەچی بابە هەتا ئەو قورگەی زوڕنای لێ دەدا لە ڕێگەوە دەری نەینی ئەو عالەمە هەر دەپەڕی کوڕم شێرۆ هەر شتێکی زوو گەرم بی زوو سار دەبیتەوە ئەتوو ئەگەر قورجی زوڕنا بێژیش دەربینی مادام خەرکەکە حەزی لێ یەکی دیکە دینی دەبی ئێرە بگۆڕێ ئێرە بابە ئەوەش سەبرێکی گەل لە زۆری دەوێت کوڕم شێرۆ ئەتوو دەتەوێت دەرکەی شەڕ پێوە دەی ئەگەر کەریم لە سزنیش پڕوشی شەڕمان لۆ بنێری بەرامبارانی خێرەی لە ناو مارێ کەریمی هەر هەیە لە ناو ماری مەقسەدت چێ بابە مەقسەدم وەلیە کوڕی کەریمی یعنی وەلی بە کەریمی نەچوە و حەزی لە چاکەیە برێم چێ کوڕم مریشێک هێلکەش دەکا جیپنەش دەکا ڕاستە ڕەجەب سەرقاپی مەنجەری بابی بوو بەرام وەلی نایەوێ مەشاکیل و ناخۆشی دروست ببی ئەوجە بابە ئەتوو برەی وەلی بتوانی تەسیل لە ڕەجەبی بکە کوڕم ئەمنیش لە دوو جوابی ئەو پرسیارەی دەگەڕێم بابە وەختی ڕەجەبت دیت و گۆتی بام سەلامت لێ دەکا ڕەجەب چی کرد ڕەجەب دەستی لەسەر دەستکی دەمانچەی دانابوو ئەوها دیارە ڕەجەب دەیەوێ سەنگەرمان لەگە بکاتەوە کوڕم مادام وەلی لە گەدانیە بنی سەنگەرەکەی بۆشە بابە ڕێی چی ئەمن بچم لەگە ڕەجەبی قسەی بکەم بزانم مەقسەدی چییە و چی لەمە دەوێت نا کوڕم لا مەچوو قسەک لە تو قسەک لەوی خوا نەخوا ساڵێتان دەبتە مشکلێکی گەورە یعنی بابە ئەتووە تێدەگەی ئەمن دەچم لەگە ڕەجەبی دەکەمە شەڕە قسە و یەخەی دەگرم کوڕم ئەمن سیقەم بە تو هەیە بەران دەترسێم لەسەر شێتاتی ڕەجەبی خۆ ئەگەر قسام بکات جار و بار پیا و چاوی تاریک دەبی دەترسیم توژی مشکلێکی بن باشە بابە ئەدی بەتەمان چی بکەی بەتەمام مەلا ئەوڵای بنێرم لە باتی هەمومان ئەو قسام بکە بەس پێش ئەوەی مامەسامە لە عوڵا بچی بابە ئەمن پێم باشە وەلی ببینین چونکە ئەویش مهمە ئێدە زۆر باشە ئەو ئیشش بۆ وەستا قادری ڕادەگەینم بە ئەو بیکە زۆر چاکە ئەمن دوای وەستا قادری دەبین و مۆزوعەکەی لەگەر باز دەکەم